لیمفەگرەیەکانی بنباڵچین هەموو کات جێ تێڕوانین سەرنجن یان شێرپەنجەن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکات. پێم خۆش بوو لە بابەتی ئەم جارەدا باسی لیمفەگرەیەکانی بنباڵ بکرێتن کەوا بۆتە هۆی ئەوەی خانمان هەموو کات دەستیان بە ژێرباڵیانەوە بێتن، هەر کاتێک هەستیان بە گرەیەک یان ئەستوربوونێک بکەن بێتە جێی مای دڵەڕاوچێ و ترس کەوانە گرەی شێرپەنجەن. نەخێر خانمانی بەڕێز، ئەگەر هەستت بە ئەستوربوون یان گرەیەکە لە ژێرباڵدا بەڵکو جێی دڵخۆشکەرن، مەرجە نییە هەموو ئەستوربوونێک یان هەوکردنێک لە ژێرباڵدا بگەڕێتەوە لەوەی کەەوە تووشی شێرپەنجە بووی. لیمفەگرەیەکانی بنباڵ وەکو پاسەوانن وان فەرمانیان بەرگری جەستەن کە هەر بوونی هەوکردنێک، بەکتریایەک، ڤایرۆسێک، برینێک لە قۆڵ و دەست یان لە پێستی مەمک یان هەوکردنی مەمک یان زیبکەیەک لە ژێر بنباڵدا هەبوو وا دەکاتن کە لیمفەگرەیەکانی بنباڵدا هەو بکاتن و ئەستور ببێتن، یان بەهۆی بڕینەوەی مەمک کە دەبێتە هۆی ئەستوربوونی بنباڵەکان، یان خوا نەخوازرا بوونی شێرپەنجە یان گرەیەک لە سینجە و ئافرەتەدا دەبێتە هۆی ئەستوربوونی لیمفەگرەیەکانی بنباڵدا. لیمفەگرەیەکان پێک دێن لە پرۆتین و چەوری، وەکو باسمان کرد بەرگری لەشن و بەش پێکهاتەی دروستکردنی شیر دادەندرێن. ئەم لیمفەگرەیانە وەکو پاسەوان وان کە بەرگری لە جەستەی ئافرەتان دەکەن، ناهێلن لە کاتی گەڕانەوەی ئەو لیمفانە لە مەمچی ئافرەتەکە یان لە قۆڵ و باسکیدا کە دەگەڕێنەوە بنباڵیان، ئەو لیمفانە خاوێن دەکرێتەوە وەکو فیلتەر وایە، هیچ بەکتریایەک یان ڤایرۆسێک یان خانێکی ناسروشتی تێپەڕ نابێ مەرجە بەو لیمفانەدا تێپەڕ بێتن ئینجا دەڕژێتە ناو خوێنەوە. لۆی کە ئەمانە نیشانەی ئەوەن کە دەبنە هەوکردنیان ئەستور بوون. چ کاتێک لیمفەگرەیەکانی بنباڵ جێمەترسین یان وا دەکا خانمان سەردانی پزیشکانی پسپۆڕ نەخۆشیەکانی مەمک و گرێ شێرپەنجەکان بکەن. ئەگەر هاتوو ئەو هەزبوون بەو گریانی ژێر بنباڵت ماوەیەکی زۆر بۆ مای 2 تا 4 هەفتە دەخایەنێتن، ئەگەر هاتوو وردە وردە گرەیەکان قەبارەیان لە زیادبووندا دەبێتن، هەستکردنت بەو گرەیە کە ناجوولێتن و هەست بکەی بە پێست یان لە ژێرەوە شتێک ڕایکێشابێتن، ئەو کاتانە خانمانی بەڕێز پێویستە سەردانی پزیشکان بکرێتن بۆ زیاتر بە دوواداچوونە پێشکنینتان بۆ ئەنجام درێت. بەڵام بە خۆشحاڵیەکی زۆرەوە زۆربەی دیاردەکاندا سەلامەتن، تەنها هەوکردنێکی لیمفەگرەیەکانن کە وەکو وتمان لە سەرەتاوە ئەوانە بە بەرگری یان پاسەوانەکانی جەستە هەژمار دەکرێن. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.